گۆرانی بۆ لێ یاسوێن بە ئەڵڵا خۆی ئەی خاتە پشتی لۆتی ئەڵێ گوێی لێگرە خۆی ئەی خاتە پشتی ئەکتەر خۆی ئەی خاتە پشتی ڕاقیسە خۆی ئەی با بۆ کۆنسێرت خۆی ئەی با بۆ ئەو جێگایانەی کە شەرەف و ناموس و ئەخلاقی تیاداندرێ ئیتر ناوی هەر شتێکی لێندرێ خولی هەر شتێکە خۆی بەدەستی خۆی تۆ کوا باش بووی لەگەڵ کچەکەت کوا بەخێر مامەڵە و لەگەڵ کردووە کاتێک تۆ بەخێر مامەڵەت لەگەڵ کچ و خوشک و ژن و دایکت کردووە کە شایستەی بەهەشتیکەی واللهی نەوتوانی بێ نەسیحەتیکەی و نەتکرد بێ و گوێت پێ نەیابێ ئەوت شایستەی جەهەنەم کرد بێ بە ئەڵڵا ڕزگارە نابێ یا لەگەڵ یا ڕۆیتە جەهەنەم یا تۆ پێشە ڕۆیتە ئەو جەهەنەم ئەگەداری خۆت بە كلكم راعي وكلكم مسؤول عن رعيته هەمووتان بەرپرسن وە لە ڕۆژی قیامەتە پرسیارتان لێکرێت لەبارەیەوە الرجل پیاوی لەگەڵ تۆیەتی ڕاعی بەرپرسە لە کێ لە ماڵ و مناڵەکەی قو ئەنفوسەکم وەئەهلیکم نارا بیان پارێزن لە ئاگر نەک بیان خەنە ناو ئاگر شایستەی ئاگریان کەن کوا بەرپرسیارەتی سەیری جادەکە بەرپرسیارەتیە بینی سەیری کچی خەڵک کای بینی خێر ئەبینی تیایانە ئەمانە باوکیان هەیە برایان هەیە ئەمانە مامیان هەیە کەس و کاریان هەیە کە ڕەسوڵ الله فەرموویەتی تووشی خێریان کەن کوا توشکردنی خەیر کامە توشکردنی خەیر بەدیاتەوە چێ بۆ جەهەنەم بۆ دەستی ناگری دڵسۆزیتی خۆش دەوێت کوا بۆ دەستی ناگری بۆ حەقە نییە بەسەریەوە بۆ لێی گەڕاوی یەیتەوە ئەڵێی من ئەو پیاوەم کە خاوەنی بەرپرسیارەتیەم ماڵم کوا بەرپرسیارەتی کوا هەڵەگرتووە ئەی خەڵکی لەمە ئاەتی ئەڵڵایە ئەمە فەرمودەی ڕەسوڵ الله صلى الله عليه وسلم الله جل جلاله برسول الله فرمين وأمر أهلك بالصلاة واصطبر عليها حتى أو رجيتي تقبره لسر هلايك يبي بليتو نابي بليت طواو لعل الله جل جلاله بكلميك رزقارك فرمان بك بمال ومنالك بنويش شون واصطبر عليها سور بلسري بردوام بلسري خاو نبيتو باش قز نبيتو نلي طازتياتو نخير هدايات بدس الله سبحانه وتعالى هست ببرسياريتي خو وكو بياو او آفرتاني بيوستن بيود استوصوا بالنساء خيرا فإنما هن عوان عندكم رسول الله صلى الله عليه وسلم فرمي او آفرتانا چين لا ايوا عوان يعني راس باردي الله راس باردي رسول الله صلى الله عليه وسلم چون ضايعيكي